الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين ولا عدوان إلا على الظالمين وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله بینەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی ئامۆژگاری دڵشادم و بەختەوەرم کە دەبمە میوانی ماڵەکەتان لە تەوەرێکی تازە و نوێ لە بەرنامەی ئێوارەی ئامۆژگاری بە ئێوە شاد دەبم. ئەمەوێ ئەمڕۆ بە پشتیوانی خوای تەعالا بابەتێک باسکەم لە بابەتەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەوەی هەموو لایەک ئینشاءالله سوودمەند بێت. با هەمومان بەیەکەوە بین لەم ڕێگایەدا. هەڵبەتە دیارە مەبەستی من لەم ڕێگایەدا ڕێگای سیڕات المستەقیمە کە ئەو ڕێگایەیە کەوا خوای پەروەردگار ئین ڕەبی عەلا سیڕاتی مستەقیم کە خوای پەروەردگار لەسەر سیڕات المستەقیمە کە ئەو ڕێگایی کەوا نەخشەی بۆمان ڕاکێشاوە لە ڕێگای پێغەمبەرەکەی صەڵڵاهو الله عەلەیه وسەلەم و پێغەمبەری خوا عەلەیه سەڵات وسەلام بۆ ئێمەی ڕوون کردوتەوە. برا بەڕێزەکانم، بوخاری ڕەحمەتی خوای لێبێ فەرمودەیەکمان بۆ دەجێڕێتەوە لە ئەبوو هورەیرە ئەوش لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ كل أمتي يدخلون الجنة إلا من أبى قيل يا رسول الله صلى الله عليه وسلم ومن يأبى قال من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. أفرمي صلى الله عليه وسلم لم فرموديا مجديشي خوشي تيابو إمي مسلمان ولا همان كادا ترسي نرى أبي إنساني مسلمان وريابت ئەوەی کەوا موژدەی خۆش بێت کە دڵمان پێی خۆش بێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام موژدەی پێداین کە پێمان دەڵێ كل أمتي يدخلون الجنة، واتە ئەوەی لە ئومەتی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم دەچێتە بەهەشتەوە. هەر کەسێک موحد بێ و خوا ناز بێت و شوێنکەوتەی ڕەسوڵ الله بێ صلی الله علیه وسلم و ئیقرار بکا بە تەوحید و خواپەرستی و شوێنکەوتەی ڕەسوڵ الله بێ صلى الله عليه وسلم ئەوە دەچێتە بەهەشتەوە. کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوەیە گفتوگۆی کرد لەگەڵ هاوڵانی ئەوانش سەرساممان، بەڵام لە نەتیجەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هەموو ئومەتەکەم ئەچێتە بەهەشتەوە ئیلا تاخمێک نەبێ، ئیلا کەسانێک نەبێ کە خۆیان ڕەفزی دەکەنەوە، خۆیان نایانێ بچنە بەهەشتەوە. سەحابە عەجایبیان هات، سەرساممانەوە ئەوانە کێن کەوا نایانێ بچنە بەهەشتەوە؟ با بزانین کێن. فەرمووی صلی الله عليه وسلم من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. هەر کەسێک گوێڕایەڵی من بکات و شوێنکەوتەی من بێت ئەوە دخل الجنة، ئەو ئەچێتە بەهەشتەکەی خوای پەروەردگارەوە. و هەر کەسێکش گوێڕایەڵی من نەکات و شوێنکەوتەی من نەبێت ئەوە خۆی نایگەرەکە، خۆی نایەوێ بچێتە بەهەشتەکەی خوای پەروەردگارەوە. بۆیە ئەو کەسە دووچاری ئاگری دۆزەخە بێ، خوا پەنامان بدات. بۆیە زۆرن ئەو کەسانی کەوا ئیدعای ئیسلامەتی ئەکەن و ڕەفسشی دەکەن لە عینی کاتدا کە بچنە بەهەشتەوە. سنەتی ڕەسوڵ اللهیان بۆ دێ صلی الله عليه وسلم ڕەدی دەکەنەوە. فەرمودەی پێغەمبەری خوایان بۆ دێ عەلەیهی سەڵات وەسەلام ڕەدی دەکەنەوە. فەرمانیان بۆ دێ لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕەدی دەکەنەوە. کەسانێک کە مسلمانن بە حیساب و باسی ئیسلامەتیشەکەن، بەڵام سنەت و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەد دەکەنەوە. لەوانە گروپی قورئانیەکان کە ئەمڕۆ لە کۆمەڵگای ئێمە وا تەشەنە ئەکەن و باویان هەیە و ڕەواجیان هەیە و داوایان هەیە، خەڵکانێک ئیدعای بەس ئەواکەن، بەس قورئان بەس قورئان. بەڵام ئەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ئەی شوێنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەلای ئەوانەوە گرنگ نییە.
ئەمانە گروپێکن گومڕان ضال مضل سەریان هەڵداوە لە ناو ئیسلامە و بە حیساب لە مسلمانان حیسابن بەڵام گروپێکی گومڕان خوا پەنامان بدات. وهروەها لە ناو معتەزیلە ئەوانەی کەوا حەدیثی صحیح ڕەت دەکەنەوە بە حیسابی ئەوەی ئاحادە ئەڵێن حەدیثی ئاحاد لە عەقیدە وەرناگیرێت کە ئەمەش بەڕاستی ضەلالەت و گومڕاییە. بۆیە ئەمانە بەشێک لەو هەڕەشەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەریانەکەوێت. چونکە ڕێگای ڕاست براکانم ڕێگای بەهەشت یەک ڕێگایە، چەندین ڕێگا نییە. ئەو ڕێگایش کەەوە ئەمانگەێنێ بە بەهەشتەکەی خوای پەروەردگارە شوێنکەوتنمان بۆ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. وەکو جونەیدی بەغدادی دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ كل الطرق مسدودة ئەفەرمێ هەموو ڕێگاکان داخراون. كل الطرق مسدودة على الخلق يعني إلى الله ئەو ڕێگایانی کەوە دەتگەێنێ بە ڕەزابوونی خوا و بەهەشتەکەی خوا هەموو ڕێگاکان داخراون إلا طريق اتباع النبي صلى الله عليه وسلم. هەموو ڕێگاکان داخراون إلا ئەو ڕێگایانە بێ کە تۆ شوێنکەوتەی پێغەمبەری خوابی صلى الله عليه وسلم. ئەوەش بزانین کە بمانەوێ بەرەو بەختەوەری و سەعادەت و عیزەت بڕۆین و شوێنمان بەهەشت بێ ئەبێ شوێنکەوتەی ڕەسوڵ الله بین صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو پێشەنگێک وەکو قودوەیەک لە پێشمانەوە ئێمە شوێنکەوتەی ڕەسوڵ الله بین صلى الله عليه وسلم. کەواتە هەموو ڕێگاکان هەموو ڕێچکەکان داخراون. هیچ ڕێچکەیەک نادگەێنێ بە ڕەزابوونی خوا و بەهەشتەکەی خوا إلا ئەو ڕێگایانە بێت کە صراط المستقيمة إن الله ربي وربكم فاعبدوه هذا صراط مستقيم. ئەو ڕێگا ڕاستی کەوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکە بۆمان ڕوو نەکاتەوە. خەتێکی ڕاکێشە مستەقیم لە پاشاندا چەند خەتێکی ڕاکێشە لە لای ڕاست و چەپی ئەو خەتە ڕاستە. فەرمی ئەمە ڕێگا ڕاستەکەی خوایە. ئەو خەتە بچکەڵانەش کە لای ڕاست و چەپی ئەم خەتە ڕاستەیە ئەوە ڕێچکەکانن. لەسەر ئەم ڕێچکانە هەموو داعیەکی لەسرە خەڵکی بانگ دەکەن بۆ دۆزەخ خوا پەنامان بدات. دعاة على أبواب جهنم. هەر کەسێ وەڵامیان بداتەوە بەرەو دۆزەخیان بات. بەڵام ڕێگای ڕاست ئەو ڕێگایەکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و سەحابە و سەلەفی صالحی لەسەر بوون. ئەوە بەرەو ڕەزابوون و بەرەو بەهەشتی خوای گەورە ئەمان بات. ئەوەش بزانین بەهەشت و دۆزەخ وەروەها سەربەرزیمان و سەرشۆڕیمان لە دنیا بەستراوەتە شوێنکەوتنمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و گوێڕایەڵیکردنی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. هەر کەسێ شوێن خوا و پێغەمبەری خوا بکەوێ گوێڕایەڵی بکات فەرمانی خوا و پێغەمبەرەکەی دەرنەچێت فقد فاز فوزا عظيما. ئەو کەسە سەرفرازە و ئەو کەسە بەختەوەرە و خۆشحاڵە لە ڕۆژی قیامەتدا لە ناو بەهەشتەکەی خوای پەروەردگارە بێت. هەر لە یەکەم پێغەمبەرە لە پێغەمبەران کە نوح عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار نادی ئەم حەقیقەتەی بۆ خەڵک ڕوون کردەوە. ئەم حەقیقەتەی خستە ڕوو بۆ خەڵکی ڕوونی کردەوە لەگەڵ نزیکترین کەسی خۆی کە کوڕەکەیەتی کە بێباوەڕ بوو لەگەڵ کافرەکان بوو جیا بووە لە موسڵمانان بەڵکو ئیمانی بە باوکشی نێنە وەکو پێغەمبەرێک صلى الله عليه وسلم. نوح پێغەمبەر بەڕێزەکان و خوشکان خوای پەروەردگار بۆمان باسی چیرۆک و بەسەرهاتی ئەم پێغەمبەرمان بۆ کات. لە چەندین سوورەتی قورئان باسی پێغەمبەر نوحمان بۆکە صلى الله عليه وسلم. خوای پەروەردگار فەرمێ 950 ساڵ لەناو قەومەکەی بوو. فلبث فيهم 1000 سنة إلا 50 عاما. 950 ساڵ لە بانگەوازیدا بوو بە شەو و بە ڕۆژ بەنهێنی و بە ئاشکرا بانگی قەومەکەی کرد بۆ خواپەرستی. یا قومی اعبدوا الله ما لكم من إله غيره یا قومی لا أسألكم عليه مالا. من نهاتمە زەویتان لێ داگیر کەم، من نهاتمە بۆی پارەتان لێ بسەنم، من نهاتمە بۆی دەسەڵات و مەنسەبەکانتان لێ بسەنم. ئەو ئیشی من نییە،
منصب بۆ ئێوە، دەسەڵات بۆ ئێوە، زەوی بۆ ئێوە، پارە بۆ ئێوە، بەڵام بەرنامەی من، کار و پیشەی من ئەوەیە وەکو خوای پەروەردگار بۆمان باسەکە لە سوورەتی نوح ئەن اعبدوا الله واتقوه واطیعون. ئەوە شیعاری هەموو پێغەمبەرێک، ئەن اعبدوا الله، خوا بپەرستن بە تاک و تەنها، واتقوه، وتەقوای خواتان هەبێ، وأطيعون، وجوڕیاڵی فەرمانی منکەن، واتە نوح عليه الصلاة والسلام، کەواتە پێغەمبەران سەڵات و سەلامی خوان لەسەر بێ بۆ ئەو بانگەوازیە هاتوونە، لە جیاتی ئەوەی قەومەکەی وەڵامی دەنەوە، وەڵامی نوح پێغەمبەر دەنەوە، بەڵام گاڵتەیان پێ هات، استهزایان پێ کرد. وەکو خوای پەروەردگارە فەرمێ ويصنع الفلك وكلما مر عليه ملأ من قومه سخروا منه قال إن تسخروا منا فإنا نسخر منكم كما تسخرون. کاتێک کەشتیەکەی دروست کرد بە فەرمانی خوای پەروەردگار، چونکە هەڕەشەی خوای گەورە نیێزگە بۆ قەومە، بۆ ئەوی لافاوێک بنێرێت، تەوەفانێک بنێرێت لە ناویان بەرێت. وكلما مر عليه قومه ملأ من قومه سخروا منه، گاڵتەیان بە نوح کرد. ئەیانوت ئەی نوح، هەتا دوێنێ تۆ دوت من پێغەمبەرم، من نێراوی خوام، کەچی ئەمڕۆ بوویتەتە دارتاش. گاڵتەیان پێ کرد. نوح عليه الصلاة والسلام و شوێنکەوتەی نوح ئیمانداران فەرمووی ئەگەر ئێوە ئەمڕۆ گاڵتە بە ئێماکەن کە من پێغەمبەری خوام و نێراوی خوام، ئەو بە دڵنیاییەوە کاتێک ئێمە لە ناو سەفینەکەی ڕزگارمانە بێت لە پێش چاومە کە ئێوە غەرقە بن و تەوەفانەکە دێت، چۆن خوای گەورە میهرەبان بە هیلاکتانە بات، ئەو کاتی ئێمەش گاڵتەتان پێکەین. ئەوجا دەرەکەوێ کێ ڕزگاریە بێت و کێ بە هیلاکاچێت. هەر بۆیە هەتاکو هەڕەشەی خوای پەروەردگار هات، ئەوە بوو خوای پەروەردگار تەوەفانەکەی نارد، بۆ چونکە سەرپێچی فەرمانی پێغەمبەر نوحیان کرد عليه الصلاة والسلام. نوح بە ئیماندارانی فەرموو قال اركبوا فيها بسم الله مجريها ومرساها، بەناوی خوای پەروەردگار سەرکەون. نوح عليه الصلاة والسلام سەرکەوت، باوەڕداران هەمویان سەرکەوتن، ئەوانەی کە لەگەڵ نوح پێغەمبەر عليه الصلاة والسلام ئیمانیان هێنا، کە هەندێک لە زانانە فەرموون 80 بۆ 83 کەس ئیمانی پێهێنا لە دوای 950 ساڵ داعوە و بانگەوازێتی. ئەوە بوو کەوتە ڕێ بە ئیزنی خوای پەروەردگار وهي تجري بهم في موج كالجبال. ئەو بوو تەوەفانەکە هات، سەر گۆی زەوی هەمووی غەرق بوو، بەڵام لەگەڵ ئەوەشە مەوجە هات، شەپۆلە هات، كالجبال، وەکو چیای بەرز. ونادى نوح ابنه، ئەلەو کاتەدا وەکو سۆز و حەنانی باوکایەتی بۆ ڕۆڵەکەی کە ڕۆڵەکەی بێباوەڕ بوو. ونادى نوح ابنه يا بني اركب معنا ولا تكن مع الكافرين. ئەی ڕۆڵە پەلەکە وەرە سەرکەوە، سوار کەشتێکە بە، با ڕزگارت بێ، ئەمڕۆ کەسێک ڕزگاری ئەبێت لە غەزەبی خوا و لە تووڕەبوونی خوا کە بێتە نە ئەم سەفینەیە لەگەڵ باوەڕداران بێت. يا بني اركب معنا ولا تكن مع الكافرين. ئەی ڕۆڵە وەرە سەرکەوە، با ڕزگارت بێت، لەگەڵ بێباوەڕان مەبە، بە قسەی زریق و باقی بێباوەڕان هەڵمەخەڵەتێ. ولا تكن مع الكافرين، بۆیە لەگەڵمان سەرکەوە بۆ ئەوی ڕزگارت بێت. ولا تكن مع الكافرين ولا تكن مع المنافقين ولا تكن مع الملحدين ولا تكن مع المبتدعين. لەگەڵ ئەهلی بیدع مەبە، لەگەڵ ئەهلی زەیغ مەبە، لەگەڵ پیاو خراپ مەبە، لەگەڵ زاڵم و ستەمکار مەبە، لەگەڵ موشریکەکان مەبە، لەگەڵ شەخصپەرستان مەبە، بەڵکو لەگەڵ ئیمانداران و باوەڕداران بە. وەرە ئەگەرەتەوە ڕزگارت بێ، ئەی ڕۆڵە وەرە سەرکەوە. قال سآوي إلى جبل يعصمني من الماء. وتي أي باوە من ئەچمە سەر لوتکەی شاخێک بۆ ئەوەی ڕزگارم بێت، پارێزراوە بم لە تەوەفانەکەی ئەمڕۆ لە غەرق بوون. ئەوە عەقڵیەتی ئەمڕۆی هەندێک خەڵکە. بۆیە کاتێک باسی سزا و عەذابی خوای گەورە ئەکەیت بە ظەنی خۆی و بە زەعم و گومانی خۆی، وا دەزانێت ڕزگاری ئەبێت. قال سآوي إلى جبل يعصمني من الماء. من ئەمڕۆ بە شێوەیەک ڕزگارمە بێ، ئەچمە سەر لوتکەی شاخێک، بۆیە ئەوە ناگاتە سەر لوتکەی شاخ. قال لا عاصم اليوم من أمر الله. نوح عليه الصلاة والسلام فەرمووی ئەی ڕۆڵە وەرە سەرکەوە، ئەمڕۆ کەس لە فەرمانی خوای پەروەردگار ڕزگاری نابێت.
قەزا و قەدەری خۆی گەورە هاتووە هەڕەشەی خۆی گەورە هاتووە بۆ بێباوەڕان ئەمڕۆ ئەبێ بە هیلاک چن قال لا عاصم اليوم من أمر الله إلا من رحم إلا مەگەر خۆی پەروەردگار بۆ خۆی ڕەحم بەو کەسانە بکات کەوا وەڵامی پێغەمبەر نوحیان داوەتەوە صلی الله عليه وسلم وەڵامی خوا و پێغەمبەرەکەیان داوەتەوە سەڵم باوەڕداران ئەوانە ڕزگاریان ئەبێت وحال بينهما الموج فكان من المغرقين بويا ئەلەو کاتەدا ئەو بوو کوڕەکەشی فەوتا و بە بێباوەڕی سەری نایەوە و بە هیلاک چوو کەواتە براکانم زۆرجا ئەم قسە و بەسەراتە باسەکەین سێرەکەی وەقفەی لەسەرکەین باشە نوح عليه الصلاة والسلام باسی غەرقی تەوەفانی کرد باسی ئاوی کرد بەڵام ئەمڕۆ لە دنیادا خەڵکانێک هەن غەرق بوونە لە کوفر غەرق بوونە لە ئیلحاد غەرق بوونە لە شرک و لە خوڕافەت و بیدعە و بەدڕەوشتی خوا پەنامان بدات دێ ئەگەرە توێ ڕزگارت بێت وەرە سوار ئەو کەشتیە بە بۆ ئەوی ڕزگارت بێت چونکە شیعاری هەموو پێغەمبەران ئەوە بووە اركب معنا ولا تكن مع الكافرين وەرە لەگەڵمان سەرکەوە وەرە لەگەڵمان هیدایەت وەربگرە لەسەر ئەو ڕێگە ڕاستە بە بۆ ئەوی خوای پەروەردگار سەرفرازت کا و بەختەوەرت کا بەرەو بەهەشت بتبات اركب معنا وەرە لەگەڵمان سەرکەوە هیچمان لێت ناوێت لا نسألك أجرا پاداشتمان لە ئێوە ناوێ پارەمان لە ئێوە ناوێ منصبمان لە ئێوە ناوێ زەویمان لە ئێوە ناوێ کەسابەتمان لە ئێوە ناوێ خی گەور ڕازقە بەڵام شیعاری هەموو پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت و شیعاری بانخوازانی ئەهلی سونە و جەماعە منهەجی سەلەفی ئەوەیە ئەی قەومەکەم اعبدوا الله واتقوه وأطيعون أطيعوا أمر الرسول صلى الله عليه وسلم اعبدوا الله ما لكم من إله غيره بانگوازی من بۆ ئەوەیە بەخوا خوای پەروەردگار پێغەمبەرێکی ناردووە با شوێنی بکەوین بۆ ئەوی سەرفراز بین بۆ ئەوی بەختەوەر بین لە دنیا و لە قیامەتدا هەر بۆیە لەم قسەیەوە ئیمام مالک ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کاتێک باسی سنت کرا لە مەجلسی ئیمام مالک فەرمووی السنة كسفينة نوح من ركبها نجا ومن تخلف عنها غرق أفرمي سنة واتا رقاي راستي صراط المستقيم كبيغمري خويا صلى الله عليه وسلم ربازي بيغمري خويا صلى الله عليه وسلم كسفينة نوح وكو كشتيكي نوح وايا هر كسي من ركبها نجا هر كسي سواري أو كشتي بيت واتا بيت ناو السنة لسر سنة بيت أو فقد نجا أو رزقاري بيت واتا نجا من الفتن والشرور والشرك والكفر والبدع والإلحاد هر كسي لسر أو راست ريقايا بيت كسنة رسول الله صلى الله عليه وسلم أو لفتنة رزقاري بيت أو لفتنة شهوات رزقار تبيه والله لفتنة شبهات رزقار تبيه بچي لسر سنتي في غمر خوابي صلى الله عليه وسلم ومن تخلف عنها غرق وهر كسيك پاشگەز بێ لە سنەتی رسول الله عليه الصلاة والسلام پشتکا لە سنەتەکەی یان نێاتە سەر ڕێباز و سنەتی رسول الله عليه الصلاة والسلام ئەوە غەرق ئەو بە هیلاکە چێ و غەرقە بێ وەکو چۆن تەوەفانەکەی نوح بێ باوەڕانی بە هیلاک برد کەواتە براکانم وانە بێ بەس ئەمە شمری بێ باوەڕان بکات نە ئەمە شمری ئەهلی بیدع شەکات ئەوانەی کەوا مخالفة أمر رسول الله كان صلى الله عليه وسلم بأندازي مخالفة كردنت بو پیغمبري خواه صلى الله عليه وسلم بأندازي أو بره أو هرشي خواهي پروردگار كبيت خواهي پروردگار فرمي فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم باو كساني كوا مخالفة أمر رسول الله كان عليه الصلاة والسلام باوريابا كمخالفة أمر وفرمان رسول الله كان عليه الصلاة والسلام چونکە تووشی ئەن تصيبهم فتنة تووشی فتنە دیت هەر کەسێک مخالفەی ئەمری رسول الله بکە عليه الصلاة والسلام ئیلا بە هیلاکە چێ و تووشی فتنە دێت خوا پەنامان بدات یعنی بۆ نمونە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام یەشێک لە نێرداوەکانی خۆی سەحابەیە کە نێرێ بۆ لای پیاوێکی بێ باوەڕ پێی دەڵێ بڕۆ نەسیحەت و ئامۆژگاری بکە بانگی کە بۆ لای خوا ئەم پیاوە بێ باوەڕ بوو
کاتێک ئەچێ بۆ لای باسی خواپەرستی بۆکە ئەو شەڵێ ئەیشن ڕەبوک ئەمین حەدیدین ئەمین نوحاسین ئەم من فضەتین ئەڵێ پێم بڵێ خواکەی تۆ چییە؟ ئایا لە مس دروست کراوە، لە زێر دروست کراوە، لە زیو دروست کراوە؟ گاڵتەیە هات. سبحان الله. ئەم نێراوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتەوە زۆر دڵی سەغڵەت بوو. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چیت کرد؟ فەرمووی یا رسول الله وڵی ئاوا جواب میدایەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕەحم بوو. فەرمووی بڕۆ بۆ لای جارێکی ترش نەسیحەتی کە. بانگی کە بۆ لای خواپەرستی. چوو بۆ لای بە هەمان شێوە وەڵامی دایەوە. هاتۆ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناردیەوە. بۆ جاری سێم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بڕۆ نەسیحەتی کە. کاتێک ڕۆژ بۆ لای بە هەمان شێوە وەڵامی دایە، وتی خواکەی تۆ چییە؟ بەس پێم بڵێ ئایا لە مس دروست کراوە یاخود لە زێر لە زیو لە ئاسن دروست کراوە؟ خواکەی تۆ چییە؟ بۆم پێ ناسەکە. خەڵکانێکی ئەمڕۆ گاڵتەیان دێ کە کاتێ باسی خواپەرستیەکەیت. کاتێک ئاوا گاڵتەی کرد خوای پەروەردگار غەزەبی خۆی داکرد. کاتێک ئەم نێراوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتەوە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی أرسل الله صاعقة على صاحبك فأحرقته. خوای پەروەردگار هەورە تریشقەیەکی نارد بۆ لای ئەو کەسی کە تۆ چوویت بانگەوازیت کرد، ئەو کەسە بێ باوەڕە. خوای پەروەردگار سوتاندی و لە ناوی برد و بە هیلاشی برد. ئەو جاو ئاەتە دابەزی ويرسل الصواعق فيصيب بها من يشاء وهم يجادلون في الله وهو شديد المحال. خوای پەروەردگار هەورە تریشقەیەکی نارد ئەو کەسە بێ باوەڕی لە ناو برد. خوا پەنامان بدات. کەواتە باوریا بین باسی خوا کرا جیدال نەکەین لەخوا. خەڵکانێکی ئەمڕۆ دێنە سەر شاشەکان و کەناڵەکان گاڵتە بە ئیسلامەکەن، گاڵتە بە حیجابەکەن، گاڵتە بە جەهەنەمەکەن، گاڵتە بە ڕۆژووەکەن، گاڵتە بە موسڵمانانەکەن، گاڵتە بە ڕیشەکەن، گاڵتە بە جلەکەن، بە جلوبەرجی موسڵمانانەکەن. خوا پەنامان بدات. کەواتە زۆر خەتەرە. بۆ ئەوەی لەسەر ئەو ڕاستە ڕێگایە بین، با بەیەکەوە لەم ڕێگایە بین، ئەو ڕێگایی کەوا خوای پەروەردگار لە ڕێگای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەخشەی بۆمان ڕاکێشەوە. کەواتە هەوڵدەین لەسەر سڵات المستەقیم بین، چونکە بەختەوەریمان و عزەتمان و کەرامەتمان و بەهەشتمان بەدەست ڕەب العالەمینە. و کاتێ خوای پەروەردگار بە عزەتمانەکە بەختەوەرمانەکات کە لەسەر سڵات المستەقیم بین. داواکەم لە خوای پەروەردگار بە ناوە جوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی ڕەحم و بەزەیی پێمان بێتەوە. یا ربی خوای لەسەر ڕاستە شەقامەکەی ئیسلام بەردەواممان کەیت لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان و ڕازگۆیان و شەهیدان یا رب العالمین. یا ربی خوایە لە هەموو فیتنە و بەڵاو موسیبەتێک و دەردەسەری و نەخۆشیەک یا ربی خوایە بما پارێز یا رب العالمین و شیفای بەڕەحمت بۆ نەخۆشەکانمان بنێرین ئەوانەی کە تووشی بەڵاو موسیبەت بوونە یا ربی خوایە ڕزگاریان کەیت و لە مشکلە دەریان بێنیت. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله